سلااو هاوڕیان بەخێر بن و بە ڤیددیۆیەکی تازە لەو ڤیددیۆی باسی سیب جۆبستان بۆ دەکەم چۆن لە کۆمپانیای ئەپڵ کە ئەو کاتێک کە دەرچوو چۆن کۆمپانیای پیکساری کڕیەوە و هەروە کۆمپانیای پیکسار چۆن گەیشتە ئەو لێڤڵی ئێستا کە تێدایەتی و هەروەها چۆن لەگەڵ کۆمپانیای دیزنی پێکەوە ئیتفاقیان کرد کە ئەو فیلمە ئەنیمێشنانەی کە ئێستا ئەمە هەموو حەزمان لێ و یان یارگاریمان هەیە لەگەڵیان چۆن بەرهەمی بێنن. طبعاً بۆ یەکەمین جار کە پێشەوەی پێتان بڵێم دەزانن کۆمپانیای پیکسار ئەسڵەن کۆمپانیای بوو سەر بە ئەوەی کە بەشێک بوو لە ئەوەی فیلمەکانی ستار وۆرزی 456 لەلایەن دەرهێنەری جۆرج لوکاس کە ئەو بەشێکی کردەوە لەناو ئەوەی کاتی بەرهەمهێنانی ئەو فیلمانە بۆی ئیشی بەرهەمهێنانی فیلمەکانی ئاسانتر بکاتن و فیلمەکانیش بە کواڵتێکی باشتر بەرهەمهێنرێ. طبعاً ساڵی 1985 پاش ئەوەی کە ستیڤ جۆبس لە کۆمپانیای ئەپڵ دەردەکرێت هەڵەسێ بە فرۆشتنی هەموو پشکەکانی لە کۆمپانیای ئەپڵ کە بای 140 ملیۆن دۆلارە. طبعاً ئەو ڕقەمەتان لەبیر بێ ئێستا بۆتان باز دەکەم کە ئەو 140 ملیۆن دۆلارە لە چی هاتیەوە چۆن هاتووە. طبعاً پێشەوەی دەری بکەن کۆمپانیای ئەپڵ لەگەڵ هەموو مدیری فەرعەکان لەگەڵ ستیڤ جۆبس تێکگیرە بن لەبەرەوەی ستیڤ جۆبس کابرایەک بوو بۆی کە بەناوبانگ بووە ئیشکردن لەگەڵی زۆر زەحمەت و قورس بووە. کاتی ئەوەی دەری دەکەن هەموو پێک و ئیتفاق دەکەن زڵدیوی کە دەریکەن کۆمپانیای ئەپڵ بەرە و ڕێڕاوەچی زۆر خراپ و بێ خەتەر دەڕواتن چەند جارێک لەسەر حالەتی ئیفلاس دەگەڕێتەوە تا ئەو کاتەی بڕیار دەدەن کە ستیڤ جۆبس بینەوە لە 2000ەکان ئەو کات بۆ یەکەمین جار ستیڤ جۆبس یەکەمین جیهاز یەکەمین ئامێر بە ڤیژنی خۆی بڵاو یەکاتەوە کەویش ئایپۆدە ئەو کە MP3 پلێرەیە کە ئەو کات شۆڵشێکی دروست کردەوەی کە ویلکی هەبوو شتێکی جیاواز بوو بۆ ئەو کات مقارنەتەن بە بەراورد لەگەڵ ئەو هەموو MP3 پلێرانەی ئەو کات کە بەجددی کواڵتیان لەو پەڕی خراپی بوو. کاتی ستیڤ جۆبس هەڵدەستێ بە فرۆشتنی هەموو پشکەکانی و کۆمپانیای پیکسار بە نزیکەی 10 ملیۆن دۆلار دەکرێتەوە لەو بەشەی کە وەک پێم وتن لە جۆرج لوکاس کە بەرێمی هێنا بوو. ئەو کات لەگەڵ سێ کەس بوو. یەکەمین یان ناوی خۆی بوو ستیڤ جۆبس کە ئەو بۆ بەرهێنەرەکە بوو و کابرایەکتیان لەگەڵ بوو وەک عالمی کۆمپیوتەر کە ناوی ئیدکاتمۆڵ بوو لەگەڵ ڕەسامێکی زۆر تاالنتت و بەتوانە و بەهرەمەندیان لەگەڵ بوو بە ناوی جۆن لاستەر. طبعاً کۆمپانیای پیکسەر بۆ یەکەمین جار کە دروست کڕیانەوە هەموو ئیشی و هەدەفیان ئەوە بوو ستیڤ جۆبس ئەو کۆمپانیایە وەکو کۆمپانیایەکی ئەلکترۆنی ئیش بکاتن کۆمپیوتەر دروستکە بفرۆشێتن و ئەو شتانە هەروەها ئەو سۆفێرانان دروستکاتن کە بەکاردێ بۆ بەرهەمهێنانی فیلم و هەروە ئاسانکردنی کواڵەتی بەرهەمهێنانی فیلم و کواڵتی فیلمیش بەرزکاتەوە. کاتی ئەوەی کە کۆمپیوتەرێک دروست دەکەن نزیکەی 170,000 دلار دەبێت سەری ئەو کۆمپیوتەرانە خاصن بەس بۆ بەرهەمهێنانی فیلم و شتیوا بەکاردێتن لە نزیکەی 2 ساڵی بە هەمووی عددێکی زۆر کەم دەفرۆشن عددەکەی بە هەمووی ناگاتە 20 جیهازێک. طبعاً دوای ئەوە کە بڕیار دەدەن کە واز لەوە بێنن لە دروستکردنی کۆمپیوتەر و شتیوا ئەو ڕەسامی کە لەگەڵیان بوو ناوی جۆن لاستەر بوو ئەوە کات خۆی لە کۆمپانیای دیزنی ئیشی کردووە لەگەڵ ئەوەی ڕەسامێکی زۆر بەهرەمەند و تایبەت و جیاوازە. ئەو کات بیرۆکەیەک بە ستیڤ جۆبس دەڵێ بۆ ئێمە مادەم بەرنامەمان هەیە و هەمومان بەهرەمەندین و خۆمان ئەوەی فیلمێکی دروستکەم فیلمێکی درێژ فول ئەفلام کارتۆن بەس بە کۆمپیوتەر نەک بە ڕسمکردنی دەست ئەویش طبعاً فکرەکەیان بەدڵ نابێتن. دوای ئەوە کە دەچن لەگەڵ ئەوەی ئیتفاق دەکەن بە حساب لەگەڵ کۆمپانیای دیزنی وەکو دیزنی بە هاوکاری ئیش بکەن. طبعاً ئەو کات کۆمپانیای پیکسار لەسەر ئیفلاسە بەتەواوەتی لەسەر ئیفلاسە بەس دوای ئەوەی کە جۆن لاستەر لە ئەخیری قەنەعات بە ستیڤ جۆبس و کۆمپانیای دیزنی دەکات کە ئەو فیلمە دروستکەن دوای ئەوەی کە فیلمێکی ئەنیمێشن دروست دەکاتن فیلمەکە ناوی تینتۆیە فیلمێکی کورتی ئەنیمێشنە کە ئۆسکار وەردەگرێتن ئەو کات ستیڤ جۆبس هەز دەکاتن کە ئەو پیشەسازیە بەتەواوەتی کەس نەچوویتە ناوی ئەگەر ئێستا بچێتە ناوی و باڵادەستبی لە ناوی بەتەواوەتی کێکەکە هەموو ئەو دەیخواتن. طبعاً قەنەعەت دەکاتن کە ئەو بۆ فکری ئەوەی کە فیلمێکی ئەنیمێشن دروستکەن هەمووی بە کۆمپیوتەر ئەو کات بڕیار دەدا 50 ملیۆن دلاری تر کە بخاتە ناو ئەو کۆمپانیای وەک بەرهێنان. ئەو کات دەستنە لەگەڵ کۆمپانیای دیزنی ئیتفاق دەکەن. طبعاً یەکەم جار پرۆپۆزەلی پرۆژێکتەکەیان پێ دەڵێن دیزنی بەدڵی نابێت دەڵێ فیلمانە فەن نییە و یان خۆش نییە و ئەمە فیلمەکانی مە تۆزێک پێکەنینان و منداڵانەیە و فیلمە تۆزێک کە ئی بۆ ئەوشتانەیە و بۆرینگە وەڵحەسڵ ئەخیر دەگەنە ئیتفاق قەناعەت عەقدێکی خەیاڵی دەکەن عەقدەکە یعنی ئێستا ئەگەر پێتان بڵێم سەدمە لێتاندا بەزاری باسی ناکەم تۆزێکتر باسی ئەو عەقدە دەکەم.
والحاصل فیلمەکە دروست دەکەن فیلمەکە بە بەجەتی 30 ملیۆن دلار. طبعا ئەو فیلمە بە بەجەتی 30 ملیۆن دلار بۆ ئەو ساڵی دەبتە زۆرترین داهات پیادەکە لە ئەمریکا و لە هەموو دنیاە نزیکەی 550 ملیۆن دلار ئیش دەکاتن. ئەو کات بۆیان بە دیار دەکەویتن کە ئەو پیشەسازیە بە تەواوەتی مەجالی تێدایە زیاتر پارەی بخەنە ناوی. لەو کاتێک کە ستیڤ جۆبس بڕیار دەداتن کە دوای ئەوەی ئەو پارەیە زۆرە IPO بۆ شریکەکە بکە ئیکتیدا بە عەرەبی چۆنە یعنی دانانی ئەو شەریکی بکرێتە شەریکێکی بە پشک بکرێتە چەند هەزار پشکێک ئەو پشکانە تەڕەح بکرێت لە بۆرسە خەڵک بیکرێتەوە خەڵکی لەسەر ئەساسێک ئەو پشکانە دەکری کاتێک دەبینی کۆمپانیایەکە شتێکی زۆر جیاوازی کردو یان کۆمپانیایەکە مەزموعە مدیرێکی عاقڵ و ئەوەی هەیە کە داهاتوو دەبینن یان ئیش لە مەجالێک دەکەن کە مەجالەکە تازەیە بۆیە ئەوان ئەکیدن لەوەی ئەگەر 2 ملیۆن دلار ئیستثمار بکەن و بەرهێنان بکەن لەو شەریکەی دوای چەند ساڵی تر دەبێتە 100 ملیۆن دلار. ئیتر ئەو کاتێک کە ستیڤ جۆبس ئەو پێش ئیکتیدا بکە ئەو کات بڕیاری داوە کە ئەو شەریکەیە دەگاتە ئەو لێڤڵە کاتێک کە دەبینی ئەو فیلمە ئەو پارە زۆرەی پیا دەکاتون بۆ شتێک کە پێش ئەو 50 ملیۆن دلاری وەک بە بەرهێنان قستۆتە ناو کۆمپانیایەکە کە دەبێتە خاوەنی نزیکەی سەر و 180 کۆمپانیایەکە. طبعا دوای ئەوە تو ئێستا دەڵێ ئەو فیلمە پارەی باشی پیا کردی و بۆ خۆیان ئەو شەریکە لە ئیفلاس نەزاتی دەبێت بە زوان نییە وەک وتم پێشتر بۆم باسکردن عەقدەکەیان لەگە دزنی چۆن بووە. دیزنی ئەگەر ئەو فیلمە چەند داهات پیا بکەس 12.5 داهاتەکە قازانجی داهاتەکەی بۆ کۆمپانیای پیکسار دەبیتن ما باقی هیچی بۆ کۆمپانیای دزنی نابیتن و لە هەروەها بۆ کۆمپانیای پیکسار نابی. هەروەها دوای ئەوەی کە ئەو یاریانەی دروست دەکرێت وەک فرانچایز بۆ ئەوە هەمووی قازانجی داهاتەکەی هەر هەمووی بۆ کۆمپانیای دزنی دەبی هیچی بۆ پیکسار نابی. ئێستا دەڵێ ئەگەر BBC دەڵێەوە چۆن بە چ عەقڵێک ڕازی بوونە بۆ عەقدەی. طبعا ئەگەر بێ سەرحەق ئەو کات ممنون بوون بەس دزنی ئاوریان لێ بداتەوە. دوای ئەوەی کە و لە هەروە لە عەقدەکە چۆنە دەبی ساڵی 2 فیلم بۆ 3 فیلمیان بۆ دروستکەن یان لە چەند ساڵێکی کەم 2 فیلم 3 فیلم دروست بکرێت. طبعا ئەو وەختی جۆن لاستەر لەبەرەوەی لە کۆمپانیای دزنی ڕای کردو حەزینە کردو ئیش بکاتن و کاتی ئەوی پیکسار لەسەر ئیفلاسی بوو دووبارە جۆب ئۆفەریاندا بچێتەوە ئەو بەشە وەرگرێتەوە کە ئایدی فیلمی ئەنیمێشنە دوای ئەوەی کە ئۆسکاری وەرگرتەوە هەر ڕاستی نابێت دەچێتەوە پیکسار خمارەکە لەسەرەوەی دەکا و کۆمپانیا سەر بگرێتن. طبعا جۆن لاستەر کە لە کۆمپانیاکە ینی ڕەفزی دەداتە دیزنی ئەو کات دیزنی دەڵێ دەبی فیلمەکانی دروستکەم بۆ شتانەی کە ئێمە دەمانوێت چکە لە عەقدەکە وان نووسراوە ئیتر ئەوان دەبێتەوە مناقەشە و شتیوا و ئەوە ناگەنە ئیتفاق. ستیڤ جۆبس لەگەڵ جەماعەتی دیزنیدا دەنیشن دەڵێ وەرە بە عەقدێک بکەین ئەم بۆ ماوەی 10 ساڵی ئەمە هەم بەبەر 10 فیلمتان بۆ دروست دەکەین بە ماوەی 6 ساڵ 7 ساڵ شتێکی وایە غەڵەت نەبم 10 فیلم دروست دەکەم نەک 10 ساڵ 10 فیلمتان بۆ دروست دەکەم بەس بە شەرتێک داهاتەکە 50 بە 50 و هەروەها داهاتی ئەوەی هەرچی یاریەکە دروست دەکرێت وەک فرانچایز مەسەلەن بۆ نمونە تۆی ستۆریە ئەو فیلمی بەگس لایفە مۆنسترز ئینک ئەو داهات ئەو یاریانەکە دروست دەکرێت لە ستۆرەکانی دیزنی لە بازارەکانی دەفرۆشرێت هەموو داهاتەکەی نیوە بێ. طبعا بۆ داهات بۆ ڕازی دەبن مجموعە فیلمێکی عەجایب دروست دەکەن پارێکی باش پیا دەکەن. ئەو کات کە ستیڤ جۆبس ئەو کاتێکی ئیکتیداب دەکا IPO دەکا بۆ کۆمپانیایە کە تەرحی دەکا ئەو کار ڕسمیان دەبێتە ملیاردێر و دوای ئەوە کە دوای ئەو دە فیلمە دیسان دووبارە دەبێت و کێشە لە بینی کۆمپانیای پیکسار و دیزنی. ئەو جارە مدیرێکی تری دیزنی هەیە دێتن دەڵێ لەگە ستیڤ جۆبس دادەنیشی دەڵێ کاکە ئەو سەرێشەیە بە من ناکرێ هەموو جارێ ئەوەی کەین و نازانم چ و ئەوە بکەین و ئەوە بکەین بڕیاردا دەڵێ من شەریکەکەی دەکەمەوە پیکسار بە کاملی ببتە سەر بە دیزنی بە و دەیکرێتەوە بەلفعل بە 7.3 ملیارد دلار بۆ شتێک کە 180 ستیڤ جۆبزە. طبعا کە کۆمپانیایەکە دەکرێتەوە کێشەی هەموو ئەوەی ستیڤ جۆبزی ئەوەیە کە ئیت کاتمۆڵ و جۆن لاستەر ئەوی پێشتر باسم کردبوون ئەوانە چکە حەزیان نەکردێ لە دیزنی ئیشکەن. یەکێک لە شتەکان ئەوەیە کە جۆن لاستەر ینی وەکو مدیرێکی جیاواز بێ و تەداخولی جەماعەتی دیزنی بە هیچ نوعێک تەداخولی نەکەن ئەو لە زۆنێکی خۆی بێ بۆ ئیشکردن و شتیوا بەبێەوەی کەسی تر تەداخولی بکە. هەروە ئیت کاتمۆڵ وەک ببێتە مدیری ستۆدیۆیەکانی پیکسار و دیزنی ئیتر بۆ عەقدە ڕازی دەبن و دوای ئەوە مەجموعە فیلمێکی عەجایبتر دروست دەکرێت پاشەوەی کە پیکسار بە تەواوەتی دێتە ژێر ئاڵای دیزنی. طبعاەوە هەر بە کورتی بۆم باسکردن تاریخی پیکسار و دروستبوونی و هەروەها چۆن ستیڤ جۆبس ئیشی لێ کرد کە گەیاندی ئەو کۆمپانیای ئێستا و سڵاو بۆ هیوادارم ڤیدیۆی تازە هەر لەو بابەتە بۆتان دروستکەم و کاتێکی خۆش.